کەسێکە مناڵەکەی وا پەروەردە بکات کە ژینگە بپارێزێت. یەکەم شت لەسەر دایک و باوکە، لەسەر دایکە بە تایبەت هەتا تەمەنی 6 ساڵی مناڵەکەی وا پەروەردە بکات کە ئەو شتە لە ماڵەوە شتی فڕێ نەداتە سەرزەوی ئەوانە فێریکە هەرکە شتێک و تایبەتی چۆنی خۆی هەیە فڕێ بدا بێ فێری بکەیت چۆن ژینگە بپارێزێت ئەو ژینگەی جوانی کە لێیە ئەژێت. من داخوازەکە شاوڵاتی دمێت کوردستانێ پێتویە بژینگەیە بکەن چەنگ و بڕاستی کوردستانە مەگەلەکە پێشکەفتی و یا باقش بوو یا ئەو بووی ئەس مدیت گەلێکی جادال شارعە ئەو پاشمایت خۆ دەهاوێن و تایبەتی داخوازەمەش شوفێرت مەژی هەیە پێگیریە هاتوچۆیە بکەن ترافیکا و چەنگ لە وڵاتت ئەوروپا و ئەڵمانیا بخۆدێ وەکی بە شارعی مەژی میناوانن و کێچێکی خۆشترن باشترن بەلێ پاپاقژی هەرە باشە بلا کەس نەبێژت مەثەلەن وەختی ئەس چێک خۆ فرە دەدەم جامیرە ئەس حکوومەتی ئەو دکمان ئەو نە ئەو ژینگە بۆ مە باشە مدوێت داخوازم ئەوە هەموو هەوڵاتی پێگیری پاقژی بکەن. پێشنیاری ئەوەکەم بۆ وەزارەتی پەروەردە مەسائلی ژینگە و پاراستنی ژینگە بکرێت بە پرۆگرامی خوێندن و لە خوێندن جێگیر بکرێت خوێندکار قوتابی لە قۆناغەکانی سەرەتایی و لە قۆناغەکانی ڕەوزە و دایەنگەکان ئەم بابەتە بخوێنن هەتا ئەو قۆناغەی کە خوێندکار لە ئامادەیی دەرئەچێت و ئەگەر بشکرێ لە زانکۆ و لە پەیمانگاکانیش بخوێنرێت بەڕاستی شتێکی زۆر باشە.